نووسەران و هونەرمەندان و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و هەندێک گروپی تری شاری سلێمانیە لە ڕێی گروپی دەنگی نیشتیمانەوە. هاو نیشتیمانیانی کوردستان، کڕیار و فرۆشیار و بازرگانانی هەرێم، بایکۆتی کاڵا و هاوردە تورکیەکان کە چەند ڕۆژێکە بە جددی دەستی پێکردووە لە ناوەندە ئابوووریەکان و ڕاگەاندنەکانی تورکیا و ڕاگەاندنەکانی جیهانیشە باز دەکرێت. کاراییەکانی خەریکە ئاشکراتر دەبن. کاریگەری ئەم هەڵمەتە لەسەر تەندروستی و ژیانی هاووڵاتیان و ئاسایشی نەتەوەیی ئێمە لەسەر ئابووری و ساڵانەی تورکیا شوێنی مشتومڕ نییە و لە مێژە بەهۆی سیاسەتی نەوت و سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمەوە تورکیا سامانی ئەم وڵاتە بە تاڵان دەبات و لە بەرامبەردا کاڵای خراپ و خزمەتگوزاری پڕ لە قازانجی چاوچنۆکانی ئابووری و داگیرکاری کولتوری هەناردەی ئەم هەرێمە دەکات. ئێستاش هەموو جیهان دەبینێت کە چۆن لەلایەنی دەوڵەتی فاشستی تورکیاوە کورد دوژمنایەتی و جینۆساید و کۆمەڵکوش دەکرێت و بە هەموو چەکێک لەوانەش چەکی کیمیاوی و قەدەغەکراوی نێودەوڵەتی هێرشی دەکرێتە سەر. ئەو قازانجە ئابوووریانەی کە ئێمە لە ڕێگای مامەڵەی بازرگانی و کڕین و فرۆشتنەوە بەم دەوڵەتە دوژمنکاری دەگەێنین، ئەو لە کوشتن و ڕاوەدونان و قات و قڕکردنی میلەتی ئێمەدا لە ناوخۆ و دەرەوەی تورکیا بەکاری دەهێنێتەوە. هەر بۆیە دەنگی نیشتیمان و زایەڵی قوربانیان داوامان لێ دەکەن کە یەکەم، کڕیار و فرۆشیار، هاوردە و هەناردەکار، سندیکا و گروپ و نووسینگەی پەیوەندیدار، ڕاگەیاندن و ڕایگشتی هەموو کۆدەنگ بین لەسەر درێژەدان بە بایکۆتی کاڵا و خزمەت گوزاریە تورکیەکان و هەر مامەڵەیەکی بازرگانی و گەشتێک بۆ ئەو وڵاتە ڕابگرین و ئەمە کەمترین هەڵوێستە کە هەر کەسێک لە لای خۆیەوە بیگرێتە بەر. ڕاگەیاندن و پەیج و کەناڵەکان بینرا و بیسراو لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش دەبێ هەڵمەتی وشیارکردنەوەی خەڵک لەم بارەیەوە دەست پێ بکەن و دیبیت و گفتوگۆ ساز بکەن. ڕیکلام بۆ کاڵای تورکی ڕاگرن و هەڵمەتی بایکۆت بەهێز بکەن و هەمومان ئەمە بکەینە ئەرکی سەرشانی خۆمان. دووەم، مامەڵەی بازرگانی و قازانجگەیاندن و گەرمکردنەوەی جیرفانی دەوڵەتێکی کورتکوژ و مرۆڤ کوژی وەک تورکیا پشتیوانی ستەمکار و بەشداریە لە تاوانەکانیدا. هەر بۆیە دەبێت مامۆستایانی ئاینی و یەکێتی زانایانی ئاینی بەرپرسیارەتی هەستیاری سەرشانی خۆیان هەڵگرن و ئەمە بکەنە بابەتی وتارەکانی هەینی و بۆ خەڵکی ڕوون بکەنەوە. سێەم، پەرلەمان و حکوومەتی هەرێم دەبێت بە ئەرکی نیشتیمانی خۆیان هەستن. دەبێت بڕیارێکی بەپەلە بۆ ڕاگررتنی هەناردەکردن و ڕێگەگرتن لە هاوردەکردنی کاڵا و خزمەتگوزاریە تورکیەکان بۆ هەڵپەساردنی مامەڵەی بازرگانی لەگەڵ دەوڵەتی تورکیادا دەربکەن کە بە درڕنددارنترین شێوە لە گەلی کوردستان و ئەزمموی باشووریش دەڕوانێت. چوارەم، هەموو هێزە سیاسیەکان دەبێت پشتیوانی خۆیان و گەلەکەیان بن، نەبنە داردەستی دوژمن لە پەیوەندیدا بە داگیرکاری و ڕەشەکوژی دەوڵەتی تورکیا و هەڵپەساردنی پەیوەندیە بازرگانی و دیبلۆماتەکان لەگەڵیدا دەبێت بڕیار و هەڵوێستی بەپەلەی خۆیان ڕابگەێنن. دەنگی نیشتیمان وێ ڕایستایشی هەوڵی هەموو ئازادی خوازانی دنیا لە ڕۆشنبیر و دەوڵەمەند و چالاکانی سیاسی و ئازادی خواز کە نوێنەرایەتی ویژدانی زیندوی مرۆڤایەتی دەکەن، وێڕای ستایشی هەوڵی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات و کورد لە هەر چوار پارچەی کوردستان، ستایشی هەوڵی گەنجان و هەموو چین و توێژەکان دەکات بۆ سەرخستنی ئەم هەڵمەتە. چالاگوانانی شار و شارۆچکەکانی دیکە، چالاگوانان و خاوەن هەڵوێستانی دەڤەری هەولێر و بادینان، گەرمیان و دەربەندی خان، هەڵەبجە و بیتوێن و بناری قەندیلی سەرکەش، کەرکووکی خۆڕاگر، دەستی هەمووتان دەگوشین و هاو خەباتی و هاو ئامانجی لەگەڵ ئێوە دووپات دەکەینەوە و بە پشتیوانی ئێوە لە خەباتی مەدەنی و فشارکردن بۆ دروستکردن و بۆ خەباتی مەدەنی و فشار دروستکردن بۆ جێبەجێکردنی ئەم ڕاستپاردانە بەردەوام دەبین. هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدان و ئەزمموی گەلی کووردە، نەک هیچ حیزبولایەنێکی سیاسی و ئێستاکە لە هەر کاتێک زیاتر نەک ئاسایشی نەتەوەی هەرێم
بەڵکو کۆی دۆزی کورد و ئەزمونونەکەشمان لە هەرێمی کوردستان لەبەردەم شاڵاوی ڕەگەزپەرستانەدایە و هیچ کەمتەرخەمیەک پاساوی نییە و دەبێت هەمومان لە ئاستی بەرپرسیارەتی دابین. دەنگی نیشتیمان 24 ئۆکتۆبری 2019.